مەرج و ڕێنمایەکانی وەرگرتنی قوتابیانی دەرچووی پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردە چین ڕێنمایەکانیان چۆن جێبەجێ ئەکرێت لەگەڵمان سڵاو من سرود خورشید لەگەڵتانە بۆ تەواوکردنی باسی یەکە بە یەکەی بڕگەکانی خاڵی شەشەم بۆ ئەوەی بەڕوونی لەلای ئێوە دیار بێ و پەیمانگەکان کە سەر بە وەزارەتی پەروەردەن چۆن نەتوانن درێژە بە خوێندنەکانیان بدەن. ئێستا لە بڕگەی شەشەم خاڵی یەکەم باسی ئەوەتان بۆکەین دەرچوانی پەیمانگەکانی کۆمپیوتەر کە سەر بە وەزارەتی پەروەردەن چۆن نەتوانن درێژە بە خوێندنەکانیان بدەن. لەگەڵمان بن و بینەری ڤیدیۆکانمان بن. ئێستا لەگەڵتانە بین بۆ باسکردنی بڕگەی شەشەم خاڵی یەکەم کە تایبەتە بە وەرگرتنی دەرچوانی پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردە کۆمپیوتەر بۆ ئەوەی درێژە بە خوێندنیان بدەن و بتوانن کۆلێژ تەواو بکەن. لە خاڵی یەکەم ئەڵێت یەکەم و دووەم و سێمی لەسەر ئاستی هەرێمێک ئەچنەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بەشی سیستەمی زانیاری بەمەرجێک کۆنمرەیان لە نەمەوەت کەمتر نەبێت. ئەو بەڕێزانەی لە خاڵی دووەمە باسیەکەین تایبەتە بە شاری سلێمانی خۆشەویست یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئەچنەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ئینفۆرماتیک لە کۆلێژی ئەندازیاری واتە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بەمەرجێک کۆنمرەکانیان لە 85 کەمتر نەبێت. خاڵی سێم باسی دەرچووی پەیمانگەکانی کۆمپیوتەری دهۆک حکومی ئەکات یەکەم و دووەم و سێمیان واتە هەرسێ ئەوائیلەکەیان بەمەرجێک کۆنمرەیان لە 85 کەمتر نەبێت ئەتوانن لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی دهۆک بەشی سیستمی زانیاری وەربژیرێنەوە وەکوتمان بۆ مەرجێک کۆنمرەیان لە 185 کەمتر نەبێت و ئەو بەڕێزانی یەکەم و دووەم و سێمن لە شاری ئاکری خۆشەویست لە پەیمانگەی کۆمپیوتەری حکومی تەواوێکن معدلیان لە 85 کەمتر نییە ئەتوانن لە کۆلێژی تەکنیکی ئاکرێ بەشی سیستمی زانیاری درێژە بە خوێندنەکانیان بدەن. لە خاڵی پێنجەم باسی ئەواکات ئەگەر دەرچووەکان لە خاڵەکانی 1 و 2 3 واتە یەکەم و دووەمی سەر ئاستی هەرێم نەبوون هەروەها یەکەم و دووەمی سێم لە ئاستی پارێزگای خۆیان نەبوون و نمرەشان تا کۆنمرەی 170 بوو واتە لە 70 بەسەرەوە تا ئەگاتە 85 ئەوە ئەتوانن بە سیستمی پارالێل درێژە بە خوێندنەکانیان بدەن. ئەلبەتە سێ کورسیش لە پلانی وەرگرتنی پارالێل لە زانکۆ پۆلیتەکنیکەکان لە بەشەکانی کۆمپیوتەر و سیستمی زانیاری بە بەردەوام لە هەموو زانکۆ پۆلیتەکنیکەکان تایبەت کراوە بۆ دەرچوانی پەیمانگە ئەهلیەکان ئاگادار بن ئەوانەی پێشتر باسمان کرد بریتی بوون لە پەیمانگە حکومیەکان سەر بە وەزارەتی پەروەردە بەڵام خاڵی شەشەم باسی پەیمانگە ئەهلیەکانی 5 ساڵە ئەکات. باشە ئەم بەڕێزانە ئەگەر کۆنمرەیان لە 80 کەمتر نەبێت سێ کورسیان بۆ دابین کراوە لە هەر زانکۆیەکی پۆلیتەکنیک واتە لە سلێمانی هەولێر و دهۆکیش بەڵام وەکوتمان بەو مەرجەی لە 80 کەمتری نەبێت لە کاتێکیشە گەر کورسیەکان پڕ نەبوونەوە لێرەیە ئەوە زانکۆ پۆلیتەکنیکەکان خۆیان بە دەرچوانی پەیمانگەی خۆیان یا ئەوەتانی بە پۆلی 6 پڕێکەنەوە کورسیەکان. ئێستا گەیشت بە بڕگەی شەشەم خاڵی دووەم کە تایبەتمەندە بە وەرگرتنی دەرچوانی پەیمانگەکانی کۆمپیوتەری سەر بە وەزارەتی پەروەردە لە زانکۆکانی تر واتە غەیری زانکۆ پۆلیتەکنیکەکان. ئێمە لە پێشتر لە خاڵی یەکەم بڕگەی شەشەم باسی ئەومان کرد کە دەرچوانی پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردە لە کۆمپیوتەر ئەچنەوە کوێی زانکۆی پۆلیتەکنیک. ئێستا دێن باسی ئەو بەشاناکەین یا ئەو زانکۆ و بەشاناکەین کە قوتابیانی دەرچوانی پەیمانگەی کۆمپیوتەر سەر بە وەزارەتی پەروەردە لێی وەرەگیرێن غەیری زانکۆ پۆلیتەکنیکەکان. دەرچووی یەکەم و دووەم و سێمی پەیمانگەی کۆمپیوتەری هەولێر حکومی لە زانکۆی سڵاحەدین کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر وەردەگیرێن بەو مەرجەی کۆنمرەیان لە 185 کەمتر نەبێت واتە لە شاری هەولێر با بڵێن پەیمانگەیەکی کۆمپیوتەرمان هەیە کە حکومیە یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی پارێزگا ئەچنەوە کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر لەوێنانە بۆ مەرجەی لە 185 کەمتریان نەبێت. لە شاری کەلاری خۆشەویست یەکەم و دووەم و سێم پەیمانگەی کۆمپیوتەری کەلاری حکومی بە هەمان شێوە لە زانکۆی گەرمیان وەردەگیرێن لە بەشی کۆمپیوتەر بۆ مەرجەی لە 185 کەمتریان نەبێت. ئەو خاڵانەی باسەکەین هەمویان مەرجی کۆنمرەیان نابێت کەمتر بێت لە 185. دەرچووی یەکەم و دووەم و سێمی پەیمانگەی کۆمپیوتەری ڕانیە لە زانکۆی ڕاپەڕین
بەشی کۆمپیوتەر وەردەگیرێنەوە. دەرچووی یەکەم و دووەم و سێەم پەیمانگەی کۆمپیوتەری سۆران حکومی لە زانکۆی سۆران بەشی کۆمپیوتەر وەردەگیرێن. خاڵی پێنجەم ئەو بەڕێزانەی کە ناوێن ئەگەڕێتەوە لەو زانکۆیانەی پێشووتر لە چوار خاڵی پێشتر کە باسمان کرد. ئەوە پێویستە بە هیچ شێوەیەک دانەمەزرێن چونکە نابێت دامەزراو بیت و خوێندنەکەت بەردەوام بکەیت هەتا خوێندن تەواوەکەن بە پێچەوانەوە خوێندنەکەیان هەڵەوەشێتەوە. بۆیە زۆر ئاگادار بن هەڵەی وانەکەن کە لە کاتی وەرگرتنەوەتان لە ئەو زانکۆیانی پێشتر کە باسمان کرد باسی تاینات بکەن چونکە بڤەیە بەڵێ بۆیە ئاگادار بن ئەو خاڵانەی کە باسمان کرد هەمویان لەگەڵ تەماتە فرۆشەکەیان بەردەوامە بن. ئەم زاریان باغەوات ئەمان نوێیە ئەمان نوێیە. بەڵێ بەڕێزان وەکووتمان نابێت دابەمەزریت بەڵام وریە یەکشت لە ناو دوو کەوانەی بچوو کاوەری بگرن خوا لە بینی دوو کەوانێتی تەنها دامەزراندنی حکومیمان مەبەستە. بەڕێز گەرە دەتوانیت لە کۆمپانیایەک لە شوێنێک لە ئۆفیسێکی ئەهلیە کارێک بۆ خۆت بدۆزیتەوە ئەوە ئازادیت بەڵام لە ناو دوو کەوانە وەکووتمان بینی دوو کەوانێتی تەنها دامەزراندنی حکومیمان مەبەستە. بەو هیوای سەرکەوتوو بن بتوانن هەموو ئاواتەکانتان بێن لەدی. بەڕێزان ئێمە تەنها لە یوتیوب نین بەڵکو لە ئینستاگرام لە تیکتۆک لەگەڵ ئێوەی بەڕێزین ئەتوانن لەوێش بینەری ڤیدیۆکانمان بن فۆلۆمان بکەن لایک و کۆمنتمان بۆ بکەن بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتتانکەین و لە هەر بوارێک بێت چ یوتیوب چ تیکتۆک چ ئینستاگرام بێت خزمەتی ئێوەی بەڕێز بکەین بە هیوای ئەوەی سوودمان بە ئێوە گەیان دەبێت. لایک کۆمنت سەبسکرایب لەبیر نەکەن چونکە بە دڵنیایەوە دڵگەرمی ئێمە و هاندانمان لەوەیە ئێوەی بەڕێز زیاتر ڤیدیۆکانمان ببین و هاندەرمان بن و زەنگوڵەکەشتان لە یاد نەچێت بۆ ئەوەی کە ڤیدیۆماندانا ڕاستەخۆ ئاگادارتان بکاتەوە تاوەکو بە زووترین کات زانیاریەکان وەربگرن لەگەڵمان بن سوپاستانەکەین. بەڕێزان لە کۆتایی ڤیدیۆکەمانە دوو ڤیدیۆ بۆ ئێوە بەڕێز پێشنیارەکەین بە دڵنیایەوە بینەری بن چونکە دڵنیاین کە سوود و قازانجی ئێوەی خۆشەویستی تیا بێت. هەروەها کە بینیتان ئێوەش هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە ئەوانەی کە قوتابین ئەوانەی کە سودمەند دەبن لە ڤیدیۆکانمان بۆ ئەوەی ئەوانش بینەری بن و زانیاریەکان وەربگرن. لە کۆتایی ڤیدیۆکەمانە هیوای سەرکەوتن بۆ ئێوەی قوتابی ئەخوازین بۆ هیوای بتوانن هەموو ئاواتەکانتان بەدی بێنن. سوپاس. بزن بزن چییە؟ سەر پێکەیت هەیە؟ ئەوانم بیلا لێ تێکەڵاوە بێ. زۆر گەرم نەبوو؟ نەهێشتا باش. مردی. ئەمە دەرم گەرم نەبوو بەرە گەرمە.